بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لزنجيري خيرا دين سبابتي جرنك كبداخوا لنفسيتي هندي كساهيا كبي أو تري سوال ياخد بي أو تري السؤال لزماني عربية ككردي شريك وري قرتوتوا كخواي قبرا فرمي لا يسألون الناس إلحافا أوانيك داوا لە کەس ناکەن و دەرگایان پێ ناگرن و ناچێن بەردەم جامی سیارەکانیان، واتە دەروەزە ناکەن، واتە بە شوێن دەروازە و ماڵەکانەوە نین و لە قاپیەکان بن. ئەم پیشەیە خۆشەویستەکەم پیشەیەکی محەبەت نییە، پیشەیەکی نەخوازراوە و بەداخەوە خەڵکێک کە لەسەری ڕاهاتوون کە کوردەڵێ دەستپان کەنەوە و خەڵکێکیش دەستیان بۆ درێژکە. وأما بيوتي يد العليا ومش بيوتي يد السفلى. بيغمبري صلى الله عليه وسلم فرمي يد العليا خير من يد السفلى. واتا هردو أم دسانيكي مسلمانا بلام أميان خواب يداو أبخشي أميان جورقرا هردسكي سروا خيرتر و چاكتر لدسكي خواروا بادسكي خواري شوا بريدي هلقرتني پاربه بو دولمانكان برو بهشت. بويا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک خۆی نەوەکەشی ئاوا فێرەکات کە لە هیچ کەسێک یاخود لە شتێکە بۆنی سواڵیشی لەبێ وەری نەگرن. هاجاریکان لە ناو بەیتولمالە دەنگ و خورمایە کەوتووە، بێم دەنگ و خورمایە قیمەتی چی بێ؟ حەسەنی کوڕی عەلی سەزای پێغەمبەری خواکە هەڵێگرێتەوەی خاتە دەمی. مناڵێک 7 ساڵی تەواو نەکردووە، واتە هێشتا کورد دەڵێ نافامێ. پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمیه کخ اما علمت أننا لا نأكل الصدقه. ئایا نازانید ئێمە خواردن و پارەی خێر و چاکە و سەدەقە ناخۆین؟ هی هەدیە وەرەگرین بەڵام هیچ چاکەمان پێ ناشێ؟ هیچ ضرور نییە پێغەمبەری خوا بۆ مناڵێکی ئاوا کە هیچ حاڵی نابێ بۆی شەڕحکە، بەڵام بۆ ئەوەی کە ئەمە لە مێشکیا بمێنێتەوە ئەگەر گەورەش بوو نەخێر، بۆ ئەوەی کە گەورەکان تێ بگەن، ئەوانەی کە خۆیان بە شوێن کەوتی پێغەمبەری خوازان صلی الله علیه وسلم خۆیان بە نەوەی پێغەمبەری خوا و نەوەی حەسەن و حوسەین نەزانن دەست لە خەڵک پان نەکەنەوە، چونکە ئەمە جایز نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تایبەت بۆ خۆیان نەفەرمێ، فەرمێ ئایا نازانیت کە ئێمە خێرمان پێ ناشێ؟ سبحان الله، يعني أما علمت أنها لا تحل لنا الصدقة؟ بەعام باسیەکە ئایا نازانیت خێر بە ئێمە ڕەوانیە؟ خێر بۆ ئێمە ناشێت؟ کەواتە بێ گەورەکان دەرزی لێ وەرگرن، ئەبێ شوێنکەوتووەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرزی لێ وەرگرن. بۆیە عومەری کوڕی خەتاب پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جار هاوکاری ئەهات پاری ئەدایە. عومەری کوڕی خەتابی پێغەمبەری خوا پێویستیم پێی نییە نەخێر بەخوا پێویستیشی پێی بۆی فەرموو ئەعطیه ئەفقەرە منی ئەی ڕەسوول الله. الله عمر خۆی فەقیرە، فەرمێ أعطيه أفقر مني، يعني من فقير تريش. شخصي دوام دعاء پیغمبری خوا صلی الله عليه وسلم لدولة إسلامية فقيرة، أي پیغمبری خوا بيدا بكسي لمن فقير تربيه. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فمن خذه فتموله أو تصدق به، فمن ورقلو خذ بك بخير بيدا بكسي كخوة تزاني واتبا خيرك لري تو تيبره خود ئەو فەقیرە لە خۆی زیاترش کە بەی تۆ دیگرۆ بیدە بە فەقیرێکی تر. الله فەرمێ هەر کاتێ پارەیەکت بۆ هات هاوکاریەک بوو بەبێ ئەوەی کە خۆت ئاوا سەری بۆ بەرزکەیتەوە و خۆ لێتی بەریتە پێشە و داوای کەیت و ناوی خۆتی بۆ بنووسیت و بە خەڵکێ بڵی واستەوە بۆ بکە، داوای نەکەیت، فەرمێ وەریگرە. غەیری ئەوە خۆتی لێ نزیک مەکەرەوە، خۆتی بۆ زەلیل مەکە، دەستی بۆ پان مەکەرەوە. بۆیە عومەری کوڕی خەتاب پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا پەروەردەی کردبوو کە دەست لە پارە پان نەکاتەوە. سەحابەکان هەمووی بەو شێوەیە بوون. سەحابەیەکی بەڕێزی وەکو حەکیمی کوڕی حوزام دەوڵەمەند بوو، بەڵام تازە موسڵمان بوو. فەرمێ داوام لە پێغەمبەری خوا کرد دایمێ ثم سألته فأعطاني ثم سألته فأعطاني، هەر داوام کرد و هەر دایمێ. نییە ئەمە چەند جار نەی ئەبەز نییە نەخێ دڵی نەشکا. ئای پێغەمبەری خوا دوو کەلیمەی پێوت، فەرمی یا حەکیم إن هذا المال
خضرة حلوة فمن أخذه بسخاوة نفس بورك له فيه. أي حكيم ئەم پارەیە سەوز و شیرینە، هەر کەسێ بەدڵێکی فراوان وەریگرێ خوای گەورە بەرەکەتی تێخات، بەڵام هەر کەسێکیش بە ئیشرافی نەفس سەری بەرێتە پێشەوە و دەستی بۆ پان کاتەوە بەرەکەتی لەسەر هەڵەگیرێ. پاشان فەرمووی کەلەذی یەأکل وەلا یەشبع، وەکو ئەو کەسە وایە کە هەر ئەخوا و تێر نابێ، هەر تێیەکا و هەر پڕ نابێ. فەرمووی وەیەد العولیا خەیر من اليد السفلا، دەستی سەریشەوە لە دەستی خوارەوە باشترە. حەکیم ئەم چواردێڕی لە پێغەمبەری خوا بیست فەرمووی ئەی پێغەمبەری خوا لا ئەرزەء ئەحەدەن بەعدەک، ئەی پێغەمبەری خوا وەڵڵاهی دوای تۆ داوا لە کەسی تر ناکەم. فەرمووی پێغەمبەری خوا وەفاتی کرد، ئەبوو بەکر پارە و غەنیمەی بۆ ئەهات، حەکیم لە جەنگا دەستکەوتی هەبوو، پانگێ کردی و حەکیم بەرە بەشی خۆ بەرە. ئەی بەخوا پێغەمبەری خوا ئەفێری کردم کەس داوانە. عومەر هاوارێ کردی و خەڵکینە ئێوە بە شایەت بن، ئەوە حیسەکەی حەکیمە دام ناوە نایەبی بە، ئێوە شایەت بن لە قیامەتە بەشی خۆیەتی. جا فەرمێ پیاوێ بوونیان و کانە جەوادەن بادیلا، پیاوێکی دەستکرا و دەزواڵا بوو. پێغەمبەری خوا چۆن ئەی بەخشی، هەری فەرموو داوام کرد و دایمێ بە ئەمیش وەکو پێغەمبەری خوای لێ هاتبوو شوێن پەکانی هەڵگرت بۆ. سەحابە ئاوا لەگەڵ پێغەمبەری خوای عەیشیان بە یەک کەلیمە ڕەد ئەبوو ئەگەڕایەوە. ئەگەر لە پارەی خەڵکی بپرسیت، ئەگەر لە پارەی خەڵکی بپرسیت چاوت تێر نابێ تا دەمری برسیت، ئەوەی بە چاکەی چاکان نەزانێ دۆشدا ئەمێنێ دوایی بۆ نانێ. هەر شوێنێک کە ئاو گرتی ئاوایە دێمە کارکێڵان ڕەنجی بەبایە. ئەڵڵا پارۆکو ئاو وایە، هەر شوێنێ ئاو گرتێەوە بەڵێ ئاو بۆ خواردنەوە زیندەگی دێنێ، لەوزە دەرچێ پیاو ئەخنکێنێ. پارە چەند زەڕورە وەکو ئاو وایە بۆ ژیان، بەڵام ئەگە زۆری لێ خواردەوە یان کەوتی تەناوی و تیان و قم بوویت ئەوە بە سەلامەتی لی دەرناچی. بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە ئەم پارەیە نیعمەتێکی گەورەیە بە دەست کەسێکەوە کە بزانێت چۆن بەکاری هێنێ، بەڵام هیچ کاتێ بیر لەوە نەکاتەوە کە دەستی بۆ پان کاتەوە یاخود ڕووی خۆی بۆ هەڵماڵێ کورد دەڵێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا يزال الرجل يسأل الناس حتى يأتي يوم القيامة ليس في وجهه مزغة لحم. پیاو ئەوەندە داواکە هەر بە خەڵکەڵێ بێنە، هەر خەڵکەڵێ نیماڕە نەخۆشم ڕەڵێ هەتا لە ڕۆژی قیامەتێ هیچ گۆشتێ بەدەم چایەوە نییە، کە تۆ دەسەر ئێسکەکەی گۆشت بەدەم چاویەوە نەماوە، ئەو نەڕووی خۆی هەڵماڵیوە. ئەها خۆشەویستەکانم، چۆن بتوانین ئەم دەسە بین، چۆن بتوانین ئەم خەڵکە بین، چۆن بتوانین ئەم خێرە بین. بەڕاستی ئەمە خەڵکێکێکە دڵی گەورە بێ کا فەرمێت لا يسألون الناس إلحافا. مشکلەی سوالکەر ئەوەیە کە فەقیرەکانی لە شادوینەتەوە، بۆ خەڵک ئەوە داواکە مستحق و غەیری مستحقەکە بۆ جانابێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ليس المسكين الذي يرده اللقمة واللقمتان والتمرة والتمرتان. فەرمێ فەقیر ئەوە نییە کە پارویەک یاخود خواردنێک یاخود خورمایەک دوو خورما گلێداتەوە بەمە تێرە بێ، ئەمە فەقیر و مسكين نییە. فەرمێ ولكن المسكين الذي لا يجد غنى يغنيه ولا يفطن له فيتصدق عليه ولا يسأل الناس شيئا. فەرمێ فەقیرەوەیە کە هیچی نییە تێریکە، خەڵکیش پێی نازانێ هەتاوەکو بیداتێ و خۆشی داوا لە کەس ناکە. لا يسألون الناس إلحافا تعريفهم بسيماهم. خوای گەورە فەرمێ محەممەد ئەوانە بەدەم چاویان نازانیت، فەقیرن، پێویستیان پێیەتی، بەڵام تۆ ئەیان ناسیت. يحسبهم الجاهل أغنياء من التعفف. والله زۆر جار برایەت
خوا گەدارە. ئەلێ کاکتۆ پرسیارێکم هەیە کە پرسیارێک هەیە کە ئەزانم ئەم پرسیارە لە ئاستی ئەم مامۆستا گەورە و بەڕێزەیان نییە. ئەلم تو ئوخوا چەنە پارە پێیە کە سێرەکەم سوێن و قورئانی شەخوا پێمە، سوێن و قورئانی خوا لە ماڵیشەوە، وەڵڵاهی پاری بەنزینی سیارەکی پێ نییە. ئەرزانم شتێ لە دڵیایەتی حەزی کردووە سەردان کات، بەڵام قەت داوا ناکەنەوانە، نفسێتێکیان هەیە بێ بە زۆر بێکێ بە گیرفانیانە. ئەوە سەحابەیەکی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم یە بۆ خزمەتی فەرمێ ئەی پێغەمبەری خوا هاوکاریم کە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوێت هاوکاری ئەم سەحابەیە بکە، بەڵام ناشێوێ فێری داواکردنی بکە، ئەوێ لەسەر پێی خۆی بیوەستێنێ، ئەم ماڵە بێ بە ماڵێکی ڕاگیرا و لەسەری بوەستێ و خۆی بێ بە دەستێکی عولیا لەم و دوا ببەخشێ. بەڵام چۆن؟ یە سەحابەی چی نییە؟ فەرمێ ئەما فی بەیتیکە شەیء، فەرمێ هیچ لە ماڵتانە هەیە؟ فەرمی یا ڕەسوول الله ڕاخەرێکمان هەیە ڕایە خەین و بەشەکەی تری شێرین بە خۆمانە، کوزێکی ئاویشمان هەیە. الله جا سەیری ئەوانە بکەن کە داوا لە خەڵکی یەکەن بزانن لە چاو ئەم سەحابە بەڕێزانەیە چەند ملیۆنێرین ئێمە، چەند ئیمکانیاتمان هەیە. سەحابەیەک هەموو ماڵەکەی بە کامێرە بچۆ ناوی سۆشیال میدیا تەختەیە کە لەم سەر تا ئەو سەری یەک ڕاخەری تایە بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی، یەک گۆزە ئاویشی تایە. بخوا ئێمە بکەوێک بێزمان نایە خەڵی گرینەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بڕۆ بۆم بێنە. سەحابە کاچێ هەردووکی بۆیەنێ. پێغەمبەری خوا ئێستا ناو بازاڕایە، پێغەمبەری خوا هاتووە بۆ ڕەحمەتەن للعالەمین. ئەم دوو شتە ئەگرێ بەدەستێەوە فەرمێ من یەشتەری منی هذا، مەزادێ کات، مەزادی عەلەنی. فەرمێ چێ ئەم دوو شتەم لێ ئەکڕێ؟ سەحابەیە کە فەرمێ یا ڕەسوول الله ئەنا ئاخوذه بدرهم، ئەی پێغەمبەری خوا من یەک درهەمی پێدەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من یزید علی درهم، چێ درهەمێ زیاترمانەیاتێ؟ چێ ئەیکڕێ بە زیاتر؟ چێ ئەمان ناتێ ئەگەر نایفرۆشین بەم پیاوە؟ سێ جار دووبارەیە کاتەوە هەتا سەحابەکان لەبەر دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانەیەکیان فەرمی یا ڕەسوول الله ئەنا ئاخوذه بدرهمین، ئەی پێغەمبەری خوا من بە دوو درهەمی کڕم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت بڕۆ ئەو درهەمە خواردنی بۆ ماڵ و مناڵەکە پێ بکڕە، ئەبێ ئەم ماڵ و مناڵە چەند برسی بن بە درهەمێ تێریان کات. درهەمەکەشی بڕۆ تەورێ بکڕە و دار ببڕە و هەتا 15 ڕۆژی تر نەتبینەوە. دوای 15 ڕۆژ سەحابەکە بینێتەوێتەوە. فەرمی پێغەمبەری خوا خوانەی بڕێ ئێستاکەنا 10 درهەمم پێیە. الله لە چیەوە؟ لە سفرەوە بوو بە خاوەنی چی؟ بوو بە خاوەنی 10 درهەم. فەرمێ بڕۆ جلوبەرگ و خواردن و پێداویستی ماڵی لێ بکڕە. بەڵێ جا فەرمێت هذا خير لك من أن تجيء المسألة نكتة أو علامة في وجهك يوم القيامة. فەرمێ ئەمە باشترە وەک لەوەی کە نقطەیەک لە دەموچاو تا ڕەش بێت و پێتەوە دیار بێ خەڵک بزانێت تۆ لە دنیای دەسەپان کردوتەوە سواڵە کردووە. بەڵێ خۆشەویستەکانم، کەواتە ئینسان هەر کاتێ تووشی ئەم حاڵەتە بوو با بە مەرحەلەیەکی ئینتیقالی سەیریکە، پێویستی بە یارمەتیە. ئەڵێ ئینسان لە یەک کەوڵا نامێنێتەوە. ئەمڕۆ فەقیرە بەیانی دەوڵەمەنە، محاولەکە ببەخشێ، محاولەکە پارە بات لە کەم و لە زۆر زۆر هەتا وەکو خوای گەورە دەوڵەمەندێ کات. وەڵاهی من خەڵکم بینیوە، وەڵاهی ئێستاکەنە ملیۆنێرن، بەخوا کاوتویانە مزگەوتە کرێتەوە تەڵەبە بووە، دەستی کردۆ بە گیرفانیا، 2.25 پێ بووە، 25 داناوە، 25 هێشتێتەوە. تو باشە سەری مانگ بەشتەکات تیتی خوا کەریمە. بەڵام فعلا خوای گەورە ئەو نەکەریم بووە گەیانێت ئێستاکەنە پلەیەک کوور دەڵێ حسابی خۆی نازانێ. بۆیە هەوڵ بین هەر کاتە ئینسان بەم قۆناغەیە تێپەڕی وەکو عەبدولستار ئیتی بێ. عەبدولستار ئیتی گەنجێ بوو، مناڵێ بوو لە خوێندنە کە دایکی نەخۆش کەوتە سەر جێگەوە، ناچاروازی لە خوێندن هێنا، لە خزمەتی دایکیا بوو. هەموو ڕۆژە دایکی هەناسی تونگە بوو، بێتاقەتە بوو، ئەبوایە بیبردایە بۆ خستەخانە
کەس نەبوو یارمەتیەکی با، کەس نەبوو بێ بەدەمێەوە، زۆر خەفەتی لەمە خوارد. فیلمە دایکی چەند ساڵ لەسەر جێگە بوو. ئەمیش واسی لە خوێندن هێنا لەبەر خاتی دایکی. کە دایکی وفاتی کرد تەمەنی 19 ساڵ بوو. ئەنجا بیری کردەوە چەند کەس وەکو ئەم هەیە، پێویستی بە هاوکاریە، پێویستی بە زادە، پێویستی بە خەڵکێکە دەستی بگرێ. هەستا دەستی پان کردەوە و سواڵی کرد هەتا وەکو سیارێکی ئیسعافی کڕی. ئەنجا خۆی سایقی ئیسعافەکەیە کرد ئەگەڕا بەسەر خەڵکا بزانێ چێ پێویستی پێیەتی نەخۆشەکی بۆ بگەێنێتە خەستەخانە، نزیکی کاتەوە، هاوکاریەکی کا، ئۆکسجینێکی بۆ بەرێ. فەرمی هەتا وەکو وای لێ هاو مستەوسفێکی دروست کرد، خەستەخانەیەکی ئافرەتانی دروست کرد، خەستەخانەیەکی ولادەی دروست کرد، شەڵتەرێکی بۆ ئافرەتان دروست کرد، لانەیەکی بۆ هەتیوان دروست کرد. فەرمی مەشروعەکەی ئەو نەگەورە بوو. گەورەترین ئستولی ئیسعاف لە تاریخە ئەم پیاوە تۆماری کرد. خاوەنی 1200 دانە ئیسعاف بوو لە پاکستانە. لە هەر شوێنێکا ببوایە ئیسعافەکانی ئەم پێش ئیسعافی حکوومەت ئەگەیشتە سەر خەڵکی. پیاوە لە سواڵی ئەو دەسی پێ کرد. بەڵام بۆ پیاوە گەورەی کە ئێستاکەنا کتێبێکی لەسەر دەچۆ پێڵێن ئەغنا ڕەجولین فەقیر، دەوڵەمەندترین پیاوی فەقیر کە بە سواڵ هێنای، بەڵام وای کرد کە ئومەتەکەی هەمووی حەسانەوە کە ئەم سواڵێ کرد. ئەنجا کە وفاتی کرد 1 کونجە خانووی هەبوو. مؤسسەکەی خاوەنی ملیۆنەها بوو، بەڵام خۆی لە کونجە کاژیا بنووت و ئێمە پێ رازی نین. هەر ئەو خانووە بوو کە هی بوو، خانووەکەی نەگۆڕی، لەسەر سابی خەڵک خۆی دەوڵەمەند نەکرد. بۆیە خۆشەویستەکەم ئەوەی کە ئەمڕۆ داوا کات ئەبێت سابی هەموو پەنجەکانی دەستی کە ڕۆژێ لە ڕۆژان ئەم دەستی گرتوێتەوە لە خەڵکی پارەیان ناوەتێ، و ئەو خەڵکی کە پارەشەیاتێ ئەگەر دایە ئەبێ بەڕێزەوە بیاتێ، ئەگەر نەشیایە ئەبێ بەڕێزەوە بەڕێکا. بۆیە خوای گەورە فەرمێ وەئەمە السائیلە فەلا تەنهەر، بچۆ بەگشت فەقیرە، پیا هەڵمەشاخێ، عاجزی مەکە. پێغەمبەر ئاسا جارێ داوای کردووە سیان هەر بیتەرێ، ئەگەر نا بە قسەیەکی خۆش بەڕێکە. بەڵێ جا ئەم سائیلە ئەکرێ سائیلی عیلم بێ، ئەکرێ سائیلی پارەش بێ، هەردووکیان هەڕاستە. فەرمێ هەردووکیان هەر کامێکیان داوایان لێ کردی بەدەمیانەوە بچۆ. بەڵێ پارە چڵکێکە، پارە چڵکێکە لە بەری دەستا، بەدەست کوچاندن لە دەستا وەستا. بەڵام چی وەستانەوە؟ چڵکە وەستانەوە. خۆ ئیشێکی پیاوەتی نەکردووە. عیلم بۆ قەومێ ڕێگا دەنوێنێ، عالمیش ناوی چاکەی دەمێنێ. هەر عیلمە داوای بکەی عیب نییە، چاو بەرەوژێری لەزەتی چییە؟ کە چاو ببڕیتە دەسنگدەی خەڵکی، ئەکەویە ژێربار دیارە بێکەڵکی. کە چاو ببڕیە دەسنگەی خەڵکی، ئەکەویە ژێربار دیارە بێکەڵکی. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.